بەڵێ چەند ڕۆژێکی کەمی ماوە پشوەکانی جەژن تەواو بێت و گفتوگۆکان بۆ پێکێنانی حکوومەتی نوێی عێراق دەست پێ بکاتەوە. بۆیە دەبینین لەم چەند ڕۆژەدا لێدوانی جیاواز و تایبەت و گەرم و گورتر و چڕتر دەدرێت بە تایبەت لەلایەن چوارچێوەی هەماهەنگیەوە. بەڵێ دەمانەوەی گفتوگۆی زیاتر بکەین بزانین ئاخۆ حکوومەتی نوێی عێراقی کەی پێک دەهێنرێت، دۆخی عێراق لە دوای پشوەکانی جەژنەوە بەرەوکوێ هەنگاو دەنێت و ئەمان و چەندان پرسیاری تر بە میوانداری بەڕێز تارق جەوهەر چاودێری سیاسی و ڕاوێژکاری پەرلەمانی کوردستان کە بەڕێزیان ڕاستە و خۆ لەگەڵمان دەبن. بەڕێز تارق شەوتان باش، سپاس بۆی کە ئامادەن لەگەڵمان. پێم وابێ ئاگادار بووی لەگەڵمان جۆمان لەو راپۆرتە بوو کە باز لە چەند سیناریۆیەک دەکرێت بۆ پێکێنانی نوێی حکوومەتی عێراقی. کەواتە پرسیارەکەم ئەوەی بۆ بەڕێستان بزانین کام سیناریۆ نزیکە بۆ ئەوەی حکوومەتی نوێی عێراقی پێک بهێنرێت. بەڵێ سەرەتا زۆر سپاس بۆ جەنابتان بە بۆنەی جەژنی قوربانی پیرۆزبایی لە جەنابتان و ستافی کەناڵەکەتان و تەواوی بینەران و حاجیانی هەرێمی کوردستانیش دەکەین لەگەڵ میلەتەکەمان. هیوادارین ئەم جەژنی خێر و خۆشی بێ بۆ میلەتەکەمان، جەژنی تەبایی بێ و جەژنی ئارامی بێ بۆ هەموو لایەک. لە ڕاستیدا بابەتی پێکەنانی حکوومەت وەکو جەنابتان دەزانن وەکو بینەرانیش 8 مانگ زیاترە چاوەڕێ دەکەن حکوومەتێک لە عێراق پێک بێ کە ببێتە مایەی جێبەجێکردنی خواست و داواکاریەکانی گەلانی عێراق کە دەنجیان بە پەرلەمانێکی تازەدا بۆ ئەوەی لە ڕێی نوێنەرەکانیان بە شێوەیەکی ناڕاستەوخۆ بتوان پرۆسەیەکی سیاسی تازە و حکوومەتێکی تازە پێک بێ کە کێشەکانیان بۆ چارەسەر بکە. بەڵام دیارە بەهۆی ناکۆچێنە ناوخۆیەکان بە تایبەتی لە نێو هەر سێ ماڵی کورد و سوننە و شیعە سەیرەکەی پرۆسەکە دواکەوت بەداخەوە. بۆ وەکو چاودێرێک سەیری بکەی ئایا پرۆسەکە بە کام ئاقاردا دەڕوا. بە تەکید ئەو پرۆسەیە تا پێش کشانەوەی ڕەوتی سەدر لە ململانیەکاندا بە تەکید تۆزێک چەقبەستویی بەخۆوە بینی بوو. بەڵام دوای پاشەکشەی ڕەوتی سەدر لە پەرلەمان و لە پرۆسی سیاسی بە تەکید ئێستا کە گۆڕەپانەکە چۆلتر بووە و هاوکێشەی نێو پەرلەمانیش گۆڕانکاری بەسەردا هاتووە. لە نێو ماڵی شیعەدا ئێستا تەنیا چوارچێوەی هەماهەنگی وەکو هێزێکی بێڕکابەر ماوەتەوە لە نێو پەرلەمان، چونکە هەندێک لە کورسیەکانی ڕەوتی سەدر کە پڕکرانەوە ئەمانە بەڵانسی هاوکێشەی هێز لە نێو ماڵی شیعە دەگۆڕێ بە شێوەیەک لە شێوەکان ڕەنگە دەستی چوارچێوەی هەماهەنگی زیاتر بکاتەوە بۆ ئەوەی هەوڵ بدا لە هەوڵەکانیدا بۆ پێکەنانی حکوومەت لەگەڵ لایەنە کوردی و سونیەکان و شیعەکانیشدا بگەنە جۆرێک لە ڕێکەوتن. هەمومان دەزانین لە بەهۆی پشوەکانی جەژن پرۆسەی گفتوگۆکان لە نێوان لایەنەکان تۆزێک وەستاوە، بەڵام چاوەکان لەسەرەوەی دوای کۆتایی هاتنی ئەم پشوە چوارچێوەی هەماهەنگی دەست بە جموجۆڵەکانی خۆی بکات، چونکە ئێستا گۆڕەپان لە دەستی ئەودایە و ئەو لە بەردەم بەرپرسیارەتێکی گەورەی مێژوویدایە، تۆپەکە لە گۆڕەپانی ئەواندایە، ڕەوتی سەدر چۆتە دەرەوە. بۆیە دەبێ هەوڵ بدا بە زووترین کات ئەو بۆشاییە پڕ بکاتەوە و حکوومەتێک پێک بێنێ بە ڕازیکردنی سەرجەم لایەنەکان، ڕازیکردنی کورد، ڕازیکردنی سوننەکان، ڕازیکردنی بەشێکی زۆری نێوماڵی شیعە. ئەمەش کارێکی ئاسان نییە لە ژێر گوشاردان، بۆیە چاوەڕوان دەکرێت گفتوگۆکانیان لەگەڵ لایەنە کوردیەکان، لەگەڵ لایەنە سونیەکان و لەگەڵ نێوماڵی شیعەش ڕێک بکەون. بەڵام گرفتی ئەساسی ئەوەیە تا ئێستا نێوماڵی شیعە دوو قوتب بوون، ڕەوتی سەدر و چوارچێوەی هەماهەنگی لەسەر شێوازی حکومڕانیەکە، شکلی حکوومەتەکە، پێکهاتەکە و منهەجەکەی ڕێک نەکەوت بوون کە ئەویش دوو فەلسەفەی جیا بوو. حکوومەتی زۆرینە کە بەڕێز ڕەوتی سەدر پشتگیریان دەکرد لەگەر حکوومەتی تەوافق و سازان و شەراکەت کە چوارچێوەی هەماهەنگی کاری لەسەر دەکرد. ئەمە یەکێک لە خاڵە ناکۆچێت جەوهەریەکان بوو. خاڵێکی تر مەسەلەی چێ دەبێ بە کاندیدی ماڵی شیعە بۆ سەرۆکوەزیران. ئەمەش کێشەیەکی گەورە بوو. تا ئێستا و کێشەیە دوای پاشەکشەی ڕەوتی سەدری چارەسەر نەکراوە. بۆیە بەشێکی زۆر لە چاودێران زۆر جار جۆمان لێ دەبی کورد بەوە تاوانبار دەکەن، دەڵێن کورد سەبەبە لەبەرەوەی ڕێک نەکەوتون لەسەر کاندیدی پرۆسەی سیاسی ڕوبەڕووی چەقبەستووی بووە. دواتر دێنە سەرباسی کورد دەبێت چی بکات و چۆن کار بکات بۆی بە کەمترین زیان لەو دۆخە دەربچێت. بەڵام ئەمەیە بپرسم لەسەر ئەوەی باسی کاندیدی سەرۆکوەزیرانە کرد لە ناو چوارچێوەی هەماهەنگی و پێشتریش کە خاڵێکی ناکۆک بۆ لە نێوان سەدر و چوارچێوەی هەماهەنگی پێکەوە. پرسیارەکە ئەوەیە بۆچی چوارچێوەی هەماهەنگی ناتوانێت کاندیدی خۆی یەکلا بکاتەوە بۆ ئەو پۆستە لە کاتێکدا ئێستا سێ کاندید هەیە دەڵێن دەچنە ناو کێبڕکەی هەڵبژاردنەکەەوە، بەڵام هێشتا ئەوانیش دڵنیانین لەوەی کە یەکلا بوونەتەوە یانە. میکانزمەکە چۆن دەبێت؟ بۆچی چوارچێوەی هەماهەنگی ئەم پرسە یەکلا ناکاتەوە وەکو خۆیان دەڵێن کە ئەوە خەمخۆرن بۆ پێکێنانی حکوومەت؟
لە ڕاستیدا وەکو باسەکرێ مەسلەی هێزی سیاسی هەمیشە بە دوای بەرژەوەندیەکانی خۆیەوەیە هەوڵەدا لە هەر پرۆسەیەکی سیاسی حکومڕانیدا هەر هێزێک هەوڵدەدا پێگەی خۆی بەهێزتر کە لە چاو هاوپەیمانەکەی لە چاو ڕکابەرەکەی بۆیە ئەمە یەکێکە ینی سروشتی ململانە سیاسیەکان وایە هەر هێزێک هەوڵدەدا کاندیدی خۆی فەرز بکە بەسەر لایەنەکانی تریژ ئەگەر تەنانەت لە نێو هاوپەیمانەیەکیش بن ئەوە یەکێکە لە بەرژەوەندی تەسچی حزبایەتی کە لە عێراقدا زاڵە بەداخەوە لە نێو هەرسێ پێکاتەکە ئێستا کە لە هەموو قۆناغی خراترە ینی خولەکانی پێشووی پەرلەماناتی عێراق پێک دەهات کێشەکان لە نێوان سێ پێکاتە دەبوو بەڵام ئێستا لە نێو هەر پێکاتەیەکدا کۆمەڵێک کێشە هەیە لە ماڵی کووردا پەرتەوازەیەکی زۆر هەیە لە نێو ماڵی سوننا تەنیا ئەوان توانیان بە هاوپەیمانی لە نێوان خۆیاندا بە پشتیوانی دەرەچی جۆرێک لە هاوپەیمانی دروستکەن بەڵام دوای کشانەوەی سەدر سەیرەکەی ئەوانی جستا ڕوبەڕووی پەرتەوازەیی و هەڵوەشانەوە هاتوون و هەروەها ماڵی شیعەژوا بینیمان چۆنن کە یەکەم جارە بەو شێوە دەیان بینین پەرتەوازە بن من پێم وایە دوجار ماڵی شیعە دەبی ڕێکەون لەسەر کاندیدێک بەڵام ئەو کاندیدا دید و بۆچوون هەیە کە نابی کاندیدێکی دووبارە کراوە بێ بە تایبەتی قسە و باس لەسەر بەڕێز مالیکی دەکرا و وەکو جەنابتان لە راپۆرتەکەش ئاماژەتان پێکرد بەڕێز مالیکی باوەڕ ناکەم ئەو شەنسەی هەبێ چ لە ئاستی نێودەوڵەتی چ لە ئاستی هەرێمایەتی چ لە ئاستی ناوخۆی نێوماڵی شیعە بۆیە هەوڵ دەدا بەڕێز مالیکی ڕەنگە کەسێک دابنێ لە خۆی نزیک بێ کەسێک دابنێ لە ڕەوتەکەی خۆی نزیک بێ دوجاریش دەبێت ڕێکەوتنێک لە نێو ماڵی شیعە هەبێ خۆزگە وان نەدەبوو مەسەلەن ئەو سێ ماڵە بەو شێوە پەرتەوازە بن چونکە ئەمە کاریگەری سلبی و نەرێنی زۆر زیاتر دروست کردووە لەسەر پرۆسەی حکومڕانی چەند لە بەغدا جۆرێک لە شلەژانی سیاسی و جۆرێک لە نەبوونی حکوومەتێکی فیدرالی یەکگرتو بە پێکاتەکان دروست بێ ئەمە هەم لە دژی بەرژەوەندەکانی گەلانی عێراقا هەم لە دژی بەرژەوەندەکانی هەرێمی کوردستان و چارەسەرکردنی پرسە هەڵپەسێدراوەکانمانە لەگەڵ بەغدا بۆیە دوای جەژن دەبێت چاوەڕێ بکەین ئایا ڕچوارچەوەی هەمانجی و بەڕێز مالیکی دەتوانن قەنەعەت بە لایەنەکانی تر بێنن بۆ ئەوەی دەنگ بدەن بە کاندیدەکان هەرچەندە کاندید لێنە و ماڵی شیعەیە پێم وانییە کورد تحفظی لەسەر هەر کاندیدێکی ماڵی شیعە هەبێ کە پێشکەشی بکەن یان سونەکان کێشەیان لەسەر ئەوە نییە چونکە سونەکان پۆستی خۆیان وەگرتووە کە سەرۆکی پەرلەمانە ئەوەی دەمێنێتەوە پۆستی سیادی بۆ سەرۆک وەزیران و سەرۆک کۆمارە لە نێو ماڵی کورددا تارق باسی ئەمە باسمان کرد فاکتەرە نەوخۆیەکان بوو باسی دەستی دەرەکی بکەین ئایا ڕێنمایە دەرەکیەکانن کە حکوومەتی داهاتوی عێراق پێک دەهێنن یاخود نەخێرەوە عێراقیەکانن بۆ خۆیان بڕیارەدەن لە ڕاستیدا پرسیارەکە لە جێی خۆیتی بەڵام ئەو پرسیارە وەڵامەکە هەمیشە حازرە بەڵێ بێگومان عێراق گۆڕەپانێکی کراوەیە لە بەردەمەم و هێزە هەرێمایەتیەکان بە هەموو وڵاتەکان دەست لە کاروباری عێراق وەردەدرێ ئەوە ناشاردرێتەوە نەک ئەمڕۆ نەک لەم خولێ هەڵبژاردن لە مێژووی دروستبوونی دەوڵەتی عێراقیدا هەموو ئەو حکوومەتانی لە سەردەمی پاشایەتیەوە دواتر کۆماریەکانەوە و ئینقلابەکانی کراوە دەستی دەرەکی لە پشتەوە بووە تا سەردەمانێکی زۆر ئینگلیزەکان ڕۆیان هەبوو دوای هەر هەڵبژاردنێک لە سەردەمی پاشایەتی ئەوان ئەگەر ئۆکەیان نەداوا بە سەرۆکوەزیرانێک بە هێزێکی سیاسی حکومەت پێکبینی حکومەتەکە پێک نەدەهات ئەمە لە دوای 2003 بە هەمان شێوە ڕاست بووە ئێران و ئەمریکا دوو زر هێزی ناوچەیی و نێودەوڵەتی بوون کە ڕۆڵیان دەبینی لە یەخستن و لێک نزیکردنەوەی بەرژەوەندی لایەنە عێراقیەکان بۆ ئەوەی حکومەتێک بێتە سەرکار لە بەغدا کە بتوانێت جۆرێک لە تەوازن و هاوسەنجی لە نێوان بەرژەوەندیەکانی ئێران و ئەمریکا لە عێراق بپارێزێ بۆیە تا ئێستاکەش کاریگەری هەرێمایەتی و نێودەوڵەتی لەسەر پێکەنانی ئەم حکوومەتە زیاترە هەرچەندە فاکتەری ئەمریکا لە پێکەنانی حکوومەت ئێستا دوورتر کەوتۆتەوە بەهۆی سەرقاڵی ئەمریکا بە شەڕەکانی ئۆکرانیا و رووسیا و بەرژەوەندەکانی خۆی لە سەرتاسەری جیهاندا بەڵام ئەوەی کە ماوەتەوە ئێران وەکو زلهێزێک لە ناوچەکە ڕۆڵ دەبینێت تورکیا ڕۆڵ دەبینێ وڵاتانی کەندا ڕۆڵ دەبینن بەڵام گرنگەوەیە سەرکردە و سیاسی عێراقیەکان بەرژەوەندی گەلانی عێراق بخەنە سەروی بەرژەوەندی و گوشاری نێودەوڵەتی و تارق بابینە سەر کورد دەبێت چۆن مامەڵە بکە بۆ خۆتە زانی تا یاسایەکێتی و پارتیەک لا نەبوونەتەوە لەسەرەوەی کە بە یەک کاندید بۆ سەرۆک کۆمار بڕۆنە ناو پرۆسەکەەوە ئایا پێتان وایە سیناریۆی 2010 دووبارە دەبێتەوە بە کورتی وەڵامم بەرەوە سوپاس دەکەم لە ڕاستیدا ئومێدمان دەخواست کورد بە یەکگرتووی وەک چۆن یەکێتی و پارتی لە سەرەتای گفتوگۆکان چوونە بەغدا بە وەرەقەیەکی کوردستانی بەیەکەوە بە یەکتیم چوون بۆ بەغدا هەر ئەم پارێزگاریان لەم یەکتیمیە بکردبایە و ئەو وەرەقەی کوردستانی ببوایە بەرنامەی کاریان بەڵام بەداخەوە ئەو لێکترازانەی لەوێ ڕوویدا کاریگەری سلبی لەسەر لاوازکردنی پێگەی کورد هەبوو و بە تەکید لە کاتی گفتوگۆکان پێویستە ئێستا کە پێم وایە کاتی ئەوە هاتووە یەکێتی و پارتی ڕاشکاونە لەگەڵ یەکدا بنیشن بۆ پۆستی سەرۆک کۆمار چونکە لەبیرمان
سەرۆکۆمار نەچێت 2000 پۆستی سەرۆکۆمار هەموو خواست و داواکاریەکانی کورد بەدی نایەنێ. ئێمە کێشەمان کێشەی پۆستەکان نییە لە بەغدا، کێشەمان کێشەی قەزایە هەڵپەسێدراوە و مەلەفە هەڵپەسێدراوەکانە، کێشەی خاک و جوگرافیایە، مادەی 140 استحقاقاتی پێشمەرگەیە، میزانی پێشمەرگەیە، تەسلیحی پێشمەرگەیە، ناوچە دابڕێنراوەکان، هەروەها مەسەلەی نەوت و گازە. ئەو یاسایانەی لە بەغدا دەرچوون بە دوایانە ئەمانە پێویستی بە یەکدەنگی و یەکگرتووی کورد هەیە. بۆیە سەرۆکۆمار لە 2018 بەر یەکێتی نیشتیمانی کەوت، خۆپارتی کۆتایی پێ نەهات و هەرێمی کوردستانی شوێران نەبوو. بۆیە ئەم جارش ئەگەر هات و یەکێتی و پارتی ڕێکیش نەکەوتن و سیناریۆکانی 2018 دووبارە بۆەوە بەتەکید ینی دنیا خرانا بێ و ئەو 2002 هێزی گرنگ و کاریگەرن هەم لە گۆڕەپانی عێراق هەم لە گۆڕەپانی کوردستان پێویستیان بە هاوکاری و هەماهەنگی و هاوخەباتی یەکتری هەیە. بۆیە لە بەردەم بەرپرسارەتێکی مێژوویدا ئەو 2000 ڕێخستنەوەی هەرێمی کوردستان بەهێزکردنی پێگەی کورد لە بەغدا لە یەخستنەوەی نێوماڵی هەرێمی کوردستانەوە دەست پێ دەکات. بەڕێز تارق جەوهەر، چاودێری سیاسی و ڕاوێژکاری پەرلەمانی کوردستان، سوپاس بۆ شرۆڤەکانە. دەست خۆش.